زۆر گرنگە لەو زەمانی خۆپەرستی و ئەو زەمانە هیچگەراییە بینەری ئەو جۆرە فیلمانە بین بۆ ئەوی ئەگەر کەمیش بێ گۆڕانکاری جەوەری لە تێڕوانین و بیرکردنەوەمان دەربارەی ژیان دەربارەی خەڵک بەگشتی بگۆڕێتن. فیلمی فۆرست گەم کە فیلمێکی ساڵ 1994 ئەمریکیە لە ژانەری ڕۆماسی وە کۆمیدی لە دەرێنانی ڕۆبرت زیمێکس کە یەکێکە لە باشترین فیلمەکانی مێژوو. جا چیرۆکی فیلمەکە لە ڕۆمانێکی ساڵی 1986 وینستۆن گڕۆم وەرگیراوە کە وە بە بەشداری یەکێک لە باشترین ئەکتەرەکانی مێژووی سینەما تۆم هانکس کە ڕۆڵی سەرەکی تێدا دەجێڕێت. جا چیرۆکی فیلمەکە باز لە چیرۆکی منداڵێک دەکات بە ناوی فۆرست کەم کە منداڵێکە کێشەی هەیە لە ڕووی جەستەیەوە و منداڵێکی زیرەک نییە چووکە مێشی بەو شێوەیە گەشەی نەکردووە بەڵام خاوەن دڵێکی گەورەیە کە ئارزوو دەکات یارمەتی هەمووان بدات و هەمیشە نیازی چاکەکردنی هەیە لە کاتێکدا هەمووان گاڵتەی پێ دەکەن بەڵام دایکی هەمیشە یارمەتی فۆرست دەدات. فۆرست توانایکی سێریە لە ڕاکردن کەوەش یارمەتی دەدات تاوەکو بەهۆیەوە گۆڕانکارێکی گەورە لە ژیانیدا ڕووبدات بۆی توانێت ڕاکردن و کارە چاو نەترسیەکانیەوە وەک پاڵەوانی وڵات سیر دەکرێت. بەڵام کێشە گەورەکەی فۆرست ئەوەیە ئەو کچێک کە فۆرست زۆری بەدڵە بەڵام ئەو حەز ناکات بیبینێت حەز ناکات لەگەڵی بکەوێتە پەیوەندی خۆشەویستی وە هاوسەرگیری بکەن. جا ئەو فیلمێکەکە لە فیلمانە کە زیاد لە جارێک بینەری بووم و یەکێکە لە فیلمە دەگمەنانەی کە من دەلەدەی پێدەدەم بام و پێوەرێک شایانی بینی نەشایانی ئەوەی کە تێکەڵ بە چیرۆکەکەی وە بە تێکەڵ بە ئازارەکانی فۆرست ببین و وانەی لێوەربگرین. جا فیلمەکە دەربارەی ژیان مانای ژیان دەربارەی خۆشەویستی گنێک ئێمە بەڕواڵەت پڕیا لەسەر ئەوانی تر نەدەین چکار ئەوەی لە ڕواڵەت هەیە ئەوەی لە ناخی ئینسانەکەدا هەیە زۆر جار دووشتی زۆر جیاوازن بۆیە لێکێک لە دیمانەکان فۆرست قسەیەکی زۆر جوان دەکات کە دەڵێت ژیان وەکو پاکەتی چکلێت وایە تا ئەو کاتێک کە نەیکێتەوە هەڵی نەپسریت نازانین چیت بۆ دەردەچێت. جا فیلمەکەش ڕێک لە بازنەی ئەو تێدا دەسوڕێتەوە بەلاما کە داڕخنەیەکی قوڵە لە کۆمەلگا و مرۆڤە گەمژەکان و ئەوانەی ئیش و کاریان ئەوەیە بڕیاری هەڵا لەسەر ئەوانی تر بدەن و بیان خەنە ژێر گاڵتە و گەپ و توانجی خۆیانەوە. و بۆ من میوزیک لە فیلمەدا زۆر باشە چیرۆک لە لووتکەیە و نواندن بە تایبەتی تۆمانکەس لە ڕۆلی سەلێکی ئەو ئەکتەرە هەموو نواندنەکانی لە تۆپە بەڵام ئەو نواندنەی لەو فیلمەدا دەیکات بەجددی سەر و خەیاڵە. ئەو فیلمە لە هەر گۆشەیەکەوە سێری بکەیت نایەبە بە تایبێتی ساوندتراک و ئەو گۆرانانی کە لە فیلمەدایە بەجددی زۆر نایە بنجا دوایەوەی سێری ئەو فیلمە دەکەیت دەبینی جیهان ژیان خەڵک لە ڕوانگەی فۆرستۆ چۆن لەو بابەتانە دەڕوانێت ئەو کات گۆڕانکارێکی گەورە بەسەر تۆ دادێت تێڕوانین تەواو دەگۆڕێت دەربارەی ژیان و خەڵک بەگشتی. زۆر گرنگە لەو زەمانی خۆپەرستی و ئەو زەمانە هیچگەراییە بینەری ئەو جۆرە فیلمانە بین بۆ ئەوی ئەگەر کەمیش بێ گۆڕانکاری جەوەری لە تێڕوانین و بیرکردنەوەمان دەربارەی ژیان دەربارەی خەڵک بەگشتی بگۆڕێتن. جا بە کورتی ئەو فیلمە دەربارەی گەشتبینی دەربارەی ئارامگرتنە بۆیە پێویستە لە دەستە خۆتانی نەدەن ئەگەر بینەری نەبوون واگە بینەریشی بوون سەرنجی خۆ دەربارەی فیلمەکە لە کۆمنت بنووسە تا فیلمێکی تر دا ڤیددیۆکی تر دێمەلاتان هەر لە خۆش و ئاسوودەیدا بن خواتان لەگەڵ.